ئەمە دیمەنی خانووە چین لە سەرچین و بەردینەکانی هەورامانی تەختە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەگەر چی لێرە دەسەڵات بەدەست کوردەوە نییە، بەڵام شارەوانی هەموو ئەو کەسانەی پابند کردووە کە دەیەوێت خانوویەک لەم ناوچەیە دروست بکەن، ئەویش بە پاراستنی کللتوری بیناسازی کۆن و ڕەسەنی هەورامیەکان. خاوەن ماڵ دەبێت بە بەردەڕەش و ئاسن ئاساکانی ئەم مەملەکەتە دیکۆری خانوەکەی بنەخشێنێت و پەنجەرەی ڕەنگکراوی شین یان سەوزی بەهاری بکاتە ناسنامەی وارگەکەی. ئێمە لە هەورامانە هیچ دیوارێکمان نەدیوە بڕۆخێ، یعنی لە توولی ئیسە ئێمە لە پشتی ئاواییەوە دیوارمان هەست 3000 ساڵ قدمەتی هەست نەڕۆخاوە. بە بۆنەی ئەوە بە تایبەتی ئەم منتەقەسێ مەسەلەن لە ئەم بوومە لەرزەوشتە هاتن ئەم دیوارە نەچەسپیاوە بە یەکە لە عینی حاڵا 6 سانتیجپانە، ینی هەم لە دەرەوە بەنگیری کراوە هەم لە ناویشەوە. وەختی بوومە لەرزێشتێتی جێ حرەکەتی هەز کە ئیسەیەتر گەیشتون پێکە نابێت تەواو ئەو بەنا بچەسپی بە یەکاشی 3-4 سانتێکی حرەکەت بکە کە ئەم کارە مەسەل لە قەدیما هەورامی کردیەسی. ئەگەر لە هەورامانی تەخت دەرچین و بین بەرەو ئەم بەشەی هەورامانی لهۆن لە دیوی هەڵەبجە و هەرێمی کوردستان، حکومڕانیە کوردیەکە بیری لە پاراستنی کللتوری بیناسازی ڕەسەنی ئەم هەوارە پڕ لە نیگاران نەکردوێتەوە. بە جۆرێک هەر کەسێک بێوێت خانوویەک دروست بکات، بە بلۆک بێت یان بە خشتی سوور و قوڕین یان هەر جۆرە بەردێک بەکار بهێنێت، شارەوانی و ئیدارە خۆجێ کە پێی ناڵێن ئەرە کابرا تو خەریکی چیت؟ بەداخەوە تا ئێستا ڕێنمایەکی تایبەت نییە سەبارەت بە دروستکردنی خانوو یاخود باڵەخانە لە سنووری شارەوانیماندا. ئەوەی کە هەیە لە بەدەستایە هەروەکو شوێنەکانی دەوروپشتی پارێزگای هەڵەبجە یاخود سنووری پارێزگای هەڵەبجە شار و شاشکۆکان جێبەجێکرێ. سەردەمانێک لەم هەورامانی لهۆنا وەستا داری دیمەکیان بەکاردێنا وەک لکێنەری وشکە کەڵک لە نێو دیوارە بەردینەکاندا. نیرگ و خێزەرە و ڕایەڵە و داری دارە ڕاش بەشێکی تر لەو کەرەستانە بوون کە خانووە چین لە سەرچینەکانی هەورامانی پێ دروست دەکرا. بانەبوومیش ئەو بربەستە ئاویە بوو کە لە سەربانی کۆتا خانووی سەرەوەی شاخەکان دروست دەکرا تا ئاوی بارانە و چکەی بەفرا و نێتە نێو دیوەخانی ماڵیان. وری ئەحمەد کەریم NRT هەورامان.